لای هیچ کەس شاراوە نییە موچە بە پێی یاسا کارپێکراوەکان ڕێکخراوە و هیچ کەسێک بۆی نییە دەستکاری بکات هەر پلە و پۆستێکی هەبێت بەڵام بەداخەوە ماوەی 8 ساڵە دەسەڵاتدارانی هەرێم بە نایاسایی و بە چەندین شێواز دەستکاری موچەی مامۆستایان و فەرمانبەران و خانەنشینانی هەرێمیان کردووە و بەشێکی زۆری موچەیان لێ دزیون لەم 8 ساڵەدا موچەی 12 مانگیان بە تەواوەتی پێنەداوین و 36 مانگیش چارەگێکیان نیوەی موچەکانیان پێداوین هاوکات لە ساڵی 2016دا بە نایاسایی پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنیان لە هەرێمدا ڕاگرتووە لە ئەم ساڵیشدا کە نرخی نەوت لە بەرزترین ئاسدایە و هیچ مانگێک موچەیان لە کاتی خۆیدا دابەش نەکردووە تا ئێستا بەشێک لە موچەخۆران و خانەنشینان موچەی مانگی دویان وەرنەگرتووە و تا ئێستا 4 خانەنشین لەسەرەی وەرگرتنی موچەدا گیانیان لەدەستداوە لەبەر ئەوە سکاڵای خۆمانتان ئاراستە دەکەین تا چارەسەرێکی ڕیشەی بۆ کێشەی موچە و بژێوی هاوڵاتیانی هەرێم بدۆزنەوە کە لە ڕوانگەی ئێمەوە تەنها چارەسەر ئەوەیە حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ موچەی هاوڵاتیانی هەرێم دابەش بکات و وردبینی ورد لە داهاتی نەوتی هەرێم و خاڵە گومرگیەکان و داهاتی ناوخۆدا بکات بۆ ئەوەی دڵنیا بێت کە داهاتی هەرێم لە خزمەتی هاوڵاتیاندا خەرج دەکرێ و